لە ڕووی داریۆ تا ئێستا وەکو نووسراو هیچمان بەدەست نەگەیشتووە چونکە ئێمە پێشتر ئەنجومەنی وەزیران بە نووسراو ئاگادارمان کردن کە جادەکەش و پردەکەیش دەرخستەکەی بەم شکڵەیە و داواتان لێەکەین بە یەکێک لە ڕێگەکانی کە گونجاوە ئەگەر لە حاڵەتی بوونی پارە ئەوە تەمویل بکرێت لە حاڵەتی نەبوون ئەوە بە ڕێگەی قەرزی درێژخایەن کۆمپانیەکان ئامادەن ئەگەر ئەوەش نەگونجاو بووەوە بە ڕێگەی شەراکەت لە بینی قتاعی عام و قتاعی خاص کە معتەبەرە و ڕێنمایی تازەی بۆ دەرچووە بە یەکێک لەم ڕێگانە خۆشبەختانە بەڕێز کاک دکتۆر ئامانج پەیوەندی پێوە کردین کە ڕەزامەند بوون لەسەر قۆناغی یەکەم دروستکردنی پردەکە نووسراوەکان بە پێی ئەو پەیوەندی کە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی ئێمە کردومانە ئەگەر ئاراستەی پارێزگای هەڵەبجە بکرێ و تەندەرین لە لای ئێمەوە بکرێ ئەوە لایەندەیەکی زۆر نزیکە ئێمە توانین پرۆسەکە ئەنجام بدەین و پرۆسەکە تەواوکەین و ئەو کۆمپانیانەی کە معتەبەرن و ئەو کۆمپانیانەی کە سابقیان لە تەنفیزکردنی ئیشەکانیان لە وەختی خۆی و بە جوانترین کوالیتی یا بە باشترین کوالیتی جێبەجێ کردو توانین بانگیشتیان بکەین و پرۆسی تەندەرین ئەنجام بدەین.